دکتۆر وەلید محەممەد لا تەمەنی 10 ساڵیەوە لەم دوکانە کار دەکات و خۆی دەڵێت لا ساڵی 1970ەوە چەندین جۆر خواردن و خواردنەوەی لە میوە دروست کردووە و تا ئێستاش بەردەوامە لە سەریان. تەمەنم تقریبان 12 ساڵانە ئەبوو، دەستمان کرد لە ماڵەوە بە دروستکردنی نانەقەیسی ساڵی هەشتا یەکەم کەس لەو شارەی من دروستم کردیا. ئەوە بەنسبەت نانەقەیسی بە 3-4 نەوەمان دروست کرد، یەکەم جار بە هەڵوژەمان دروست کرد، بە سێومان دروست کرد، پاشان بە قەیسیمان دروست کرد، سێ نەوعی لەو ئاخیرانە شەندەکرد نەوعی کەش دروست کرێ کە بە شێوێ هەنارە و ئاڵ و باڵوە و بەو شێوانە دروست دەکرێتن. نانی ڕەشیش مەسەلەن لە گەرازی وشکمان دروست کرد بە ئەوە نەوعیەتەکانی هەتا ئێستاش بەردەوامە لە ڕووی کوالیتی و لە ڕووی ئەوەش عین شەقلاوە لە سنوورەکەی هەولێر بە تایبەتمەندی لە هەموو کوردستانیش کە ئێستا هەندێک جار ڕەوانەی دەرەوەی وڵاتەکرێتن. خواردن و خواردنەوەکان سروشتین و لە شەقلاوە دروست دەکرێن. دکتۆر وەلید محەممەد دەڵێت ئەگەر حکوومەت پاڵپشتین بکات لە توانامدایە زیاتر لە 100 جۆری جیاواز بەرهەم بهێنم و بیان خەمە بازاڕەوە. توانام هەیە تا 100 مادەی دروستکە، 100 جۆری بەرهەمی خۆمانە دروستکەم کە هەمووی بە کوالیتی نوێ و تازە کە ڕۆژ بە ڕۆژتی نوێ بینمە ناو بازار شەقلاوەی. ئەوە یەکێک لە خاڵەکانی هەرە گرنگ کە من کابرەیەکم توانام زۆرە بەڵام مادەم لە ڕووی مادی ئەمن توانام نییە، لە ڕووی مەسەلەن زەوی زار، لە ڕووی مەسەلەن دانانی کارگەچی گەورە ئەمن ئەو توانایم نییە. ئەگەر دەعمەکی حکوومەتی هەرێمی کوردستان هەبیتن یارمەتیم بدە ئەمن بە بەرهەمەکانی خۆم ئەتوانم ئەو شارەی لە هەموو کەسێکی زیاتر پێشکەوتن پێبینم. ئەم خواردن و خواردنەوانە لە میوەکانی باغەکانی شەقلاوە دروست دەکرێن لەگەڵ تێپەڕبوونی ساڵ و پێشکەوتنەکانی تەکنەلۆژیا زۆر و شێوەیان زیاتر دەبێتن و زیاتر دەخرێنە بازاڕەوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، شەقلاوە.